درهینەرێ vê komê û berpirsê berhemanînê Nijad Necim ji balafirgeha Dewha ber bi Kurdistanê vedigere, her ji balafirgehê li gel min e mêvanê min e. Kak Nijad pîroz be. Hûn bi xêr hatin, spas hûn mêvanê Rûdawê ne. Pîroz be ev xelata we. زۆر سپاس بۆیەوە. gelekî spas bi rastî hûn bi desteke tijî xelat ji Omanê vedigerin Kurdistanê hûn bi xêr bên. Em weke Rûdawê jî spasiya we dikin ku ev xelatên xwe diyarî hevkarê me helkewt ezîz kiriye. We çawa ev biryar da? طبعا هەڵکەوت عەزیز یەکێک بوو لەو شانۆکارانی کە ساڵانێکی زۆر هەر لەگەڵ خۆمە نوێنی کردووە لە ساڵی 2007 و 2008 بەدواوە لە پەیمانگای هونەرەجوانەکان لە دوای پەیمانگای هونەرەجوانەکان ئامانجەوە چەندین نمایشمان پێکەوە لە شاری کەرکووک لە شاری سلێمانی دەیان یادگاری زۆر خۆشمانەیە. هەڵکەوت عەزیز یەکێک بوو لەوانەی کە لە دوایەوەی کە بۆ نمونە دوور کەوتەوە لە شانۆ کاری ڕۆژنامەوانی کرد لە بەغداد دەیان جار بۆ ئێمە وەکو گروپی شانۆی هەوار ئاسانکاری کردووە کاتێک بەشداریمان لە شاری بەغدا یاخود کارێکمان پێ بوو بۆ مەسەلەی دەوەتلێتن بۆ مەسەلەی سەفارەتەکان خۆی ڕاستەوخۆ کارەکانی بەغدای بۆمان ئاسانە کە هەر تەنها بە تەلەفۆن بۆ ئێمە وەکو وەفایە ڕۆژی دووەمی فستیڤاڵ ئێمە ئەو هەواڵەمان پێگەیشت ئەوەی لە دەستمان هات چکە دوور بووین و بەشدار بووین لەو فستیڤاڵە ئێمە وەکو وەفایەک بۆ ڕوحی پاچی هەڵکەوت عەزیز ڕاستەخۆ لە بەردەم بینەران ئەم نمایشەمان پێشکەشی کرد دەقەیەک وەستاین بۆ ڕوحی پاچی دواتریش کاتێک دوێنێ ئێمە کۆتایی فستیڤاڵ بوو ئاهەنگی کۆتایی فستیڤاڵ بوو لە سەر ئاستی 6 خەڵات لە نێوان زیاتر لە 9 بۆ 10 وڵات ئێمە 4 خەڵاتمان بەدەستێنا باشترین بەرهەمی شانۆیی باشترین دەرهێنەر باشترینی هەردوو ئەکتەری کرد بۆ ئێمە ڕاستەخۆ خەڵاتەکانشمان پێشکەشی ڕوحی هەڵکەوت عەزیز کرد وەکو وتم بوون و یادگاریمان هەیە لەگەڵیان gelekî spas. Dîsan bi navê Rûdawê espasiya we dikim te got ku we yadgarî bîranîn li gel helkewt ezîz hebûne îca çi di dema hûn bi hev re li ser dikeyê bûne ku helkewt berî karê rojnamavanî şanoger bûye çi weke peyamêr çi tişt ku herî zêde niha di bala te de mabe çi bîranînek herî zêde ya helkewt di mejiyê te de maye بەڕاستیەوەی وەکو یادگاری ماوەتەوە یاخود ئەوانی کە لەگەڵ هەڵکەوتە ژیاون یاخود کاریان کردوەگەر بابەتی ڕۆژنامەوانی بە یاخود شانۆ هەڵکەوت یەکێک بوو کە هەمیشە دەم بەخەندە هەمیشە یعنی هەر کاتێک ئێمە لەگەڵ یابین هەمیشە بە پێکەنی هەمیشە دەیان یادگاری خۆش ئەوەی کە ماوەتەوە ئێمە من و هەڵکەوت لە قۆناغی تەبان من ساڵە پێش پەیمانگا بووم من لە 4 لە 3 ڕۆژێک دانیشتە بووین هەڵکەوت یەکێ بوو لەو کوڕانەی کە هەر کاتێک شتێکی پێوتایە ڕاستەوخۆ هاتە ناو کارێکەوە یعنی هیچ بەرنامەیەکماندانن نابوو بۆ نمایش بیرۆکەیەکم بۆ ئاتەر دوکمان دانیشت بوونتم هەڵکەوت بۆ ئیشێک نەکرد نە دەقمان حازم نە ئامادەکاریمان ڕاستەخۆ بێەوەی بزانێت دەقەکە چیە بێەوەی بزانێت بیرۆکەکە چییە ئەو یەکێ بوو لەو یادگاریانی کە هەڵکەوت هەم لە کاری ڕۆژنامانی هەم لە کاری شتانێک هەمیشە ئامادەی هەبوو بۆ هاوکارنی بەرامبەرەکە دەیان یادگاری خۆ لەگەڵ هەڵکەوتە هەبوو هیچ کاتێک لەگەڵ هەڵکەوتاوی یعنی شتی ناخۆش ڕووی نادا چکە هەمیشە جەوی هەڵکەوت جەوێکی پێکەنین بوو جەوێکی خۆشی بەێ جاردن هزار ڕەحمەت لە ڕەحیوی بە بێگومان هەلکەوت دلێ وەدا دێ ینی هەر زیندی بمینە وەکە چاوال جەمەژی هەلکەوت هەرتم زیندیە و لە سەر ڕێچکاویژی دێ بەردەوام بن ئەم بێن سەر فەستیڤالێک کاکە نژاد
دوێ فەستیڤالێک ینی فەستیڤالێکە ناودەولەتیە دەردۆرا 10 وڵاتان بەشدار بووە وەرگرتنا 4 خەلاتان ji کۆما 6 خەلاتان بۆوە وەکە کۆمەکە شانەیە کۆما هاوار تێ چواتەیە بەڕاستی واتایەکی گەورەی هەیە چونکە لە پێش ئەوەی ئێمە بینە ناو فستیڤالەوە 63 نمایشی شانۆیی هاتوو بوو بۆ ئەم فستیڤالە لە دەیان وڵاتی دنیاوە لە نێو ئەم 63ەیە 9 نمایش وەرگیرا 9 وڵات یەکێ بووین لەو وڵاتە کە ویلایەتی عێراق و کوردستانمان کرد ئەمە بۆ خۆی خەڵاتی پێشەوەی ئێمە بینە فستیڤالەوە ئەم کە هاتینە فستیڤالەوە و نمایشەکان دەنگدانەوەی گەورەیە بوو لەسەر وڵاتانی خەلیجی عەرەبی کە دەیان سایت و ڕۆژنامە و گۆڤار لەسەری نووسی دواتر 4 خەڵات واتە ڕەوتی شانۆی کوردی بەخۆشەوە کە گروپ شانۆی هەوار نوێنەرایەتیەکە ڕەوتێکی گەورەیە ڕەوتێکی بەهێزە ئەوەی کردین لە خەلیج لەسەر ئاستی بڵین داعمی مادی و معنەوی ئەم وڵاتانە هەمویان ئاستیان زۆر بەرزە بەڵام کاتێک پێکی وەکو شانۆی هەوار لە کوردستان بێت و دواتر لە شاریشی وەکو کەرکووک کە هیچ پاڵپشتەکان زۆربەی زۆر جار عیلاقات شەخسیە و بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ بۆ ئەم بەشداریەمە فیدراسیۆنی جیهانی کورد بەجێ سەربەرزیە بۆ هەموومان باشە bi kurtasî peyam û çîroka vê şanoyê çi ye Selmaya Kowet Festîvalê de pêşkêş kir û bû sedem ku hûn 4 xelatan werbigirin سەلمە دۆزی کووردە لە ڕێگەی جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال و بۆچی خەڵکی کورد بۆ هەندەران سەلمە ئەوێ بگێت دادگای لاهای بۆ ئەوەی قەزیەی کورد بە هەموو جیهان بنە باشە ئیجادەما کۆوە ئەv شانۆ پێشکێشکر کۆ ئەv پەیاماخوا هەیە کارڤەدان چبوون ژوان وڵاتên ku bejdar bûne şanoger herûha derhîner karvedan çi bûye کاردانەوەی زۆر گەورەی هەبوو لە دوای نمایشەکە وەکو پێتر زیاتر لە بۆ 8 بەس ڕۆژنامە نووس و دەیان عینوانی زۆر گەورە لەسەر نمایشەکەمان نووسراوە دەیان هونەر زۆر گەورە تەنانەت گەیشتە ئاستەوەی کە دژنەی داوەریانی خۆیان پێڕانەگیرا ڕاستەوخۆ هەندێک قسەیان کرد بۆەوەی کە ئاستی ئەم نمایشە و ئاستی چیرۆکەکە و ئاستی نوان هەموو پێوەرە ئاستی زۆر باڵایە کاردانەوەکە لە ڕۆژی نمایشۆ تا کۆتایی تەنها لەسەر شانۆی باشە ئیجا bi du zimanan jî we şano pêşkêş kir hem bi zimanê Kurdî hem bi zimanê İngilîzî karvedanên li ser pêşkêşkirina şanoyekê bi zimanê Kurdî çawa bû bi taybetî di aliyê çand û zimanê Kurdî de lijneya ya dadweran çi gotin temaşevan û bîner çi gotin طبعا ئێمە وەکو گروپی شانۆی هەوار هیچ نمایشێکمان نییە بە زمانی کوردی نمایش نەکەین هەمیشە هەر بابەتێکمانە بوو بێ بە زمانی شیرینی کوردی و کە ڕۆژی دەستپێکردنی باڵیش بە دلی کوردی ئەو مەحفەلە نێودەوڵەتیانە بۆیە لەبەرەوەی کە بابەتەکەمان بابەتێکی جینۆساید بوو شێوازی کارکردنی وەکو گروپی هەوار ڕاستە ئەوان خەڵکی عەرەب بوون تەنانەت زۆربەیشیان ئینگلیزیان نازانێت بەڵام لە ڕێی جەستە و ئەحساسەوە و توانیمان بە تابلۆ ئەم نمایشە بگەینە بینەران و بدا لە دڵی بینەران زۆر بەباشی لە بابەت و قەزیەکە تێگەیشتن و زۆربەی هونەرمەندان و بینەران زۆر مناقەشەی چیرۆکەکەیان کرد لەگەڵمان پشتی ینی دەستخستنا van xelatan û beşdarbûna divê festîvalê de plan projeyê we çi ne hûn ê vê şanoyê bibin festîvalê din ya hûn kar li ser nemayîşeke din dikin ku xwedî peyameke bihêz be weke ya Selma طبعا سەلمە پرۆژەی زیاتر لە 2 ساڵە تەنها نمایشێک نییە ئەمە پرۆژەیەکی بەردەوامە لەبەرەوەی سێ جینۆسایدی زۆر گەورەی تایە نامانەوێت بە یەک نمایش کۆتایی پێبێت ناسنامەی کووردە
بەرەو جیهان بۆیە زیاتر لە چەند فستیڤاڵی زۆر گەورە بانگشتنامەیان بۆ ناردن هەر لە رووسیا لە فەڕەنسا لە مەغرب لە زۆربەی ئەو وڵاتانێک کە نمایشەکەیان بینیوە یاخود ئاگداری کارەکەی ئێمن بانگشتنامەمان زیاتر لە 4 بۆ 5 بانگشتنامەمانەیە بۆ شانۆی سەلما. هەویە سەرکەفتنا بەردەوام ژۆرەت خوازم و بخێر و سەلامەتجی هۆم بگهێژن کوردستانێ gelekî spasiya te dikim careke din ku te ev xelat diyarî helkewt ezîz kirin gelekî spas bo te derhînerê komê koma hawar û berpirsê berhemanînê Nijad Necim ji bala firgeha dew hatû mêvanê زۆر سپاس bi xêr hat.